نمونەیەکی جوان لەسەر ئەم بابەتەیە براکانم ئیستیفادەی لێ بکەین. ئێوەی گەنج ناڵێم، ئەوانەی کە 40 ساڵ بۆ سەرەوە یا 30 ساڵ 35 ساڵ بۆ سەرەوە دەڵێت ئای بەداخەوە ئێرە دەبینی ئەم زەویانە هەر بەلاش بوون، بەلاش 10 ساڵ پێش ئێستا کە کڕی بام هەر بەلاش بوو، ئێستا فرۆشپامەوە دەبوومە ملیاردێر. چۆن ئەو فرسەتەم لە دەست چوو، لە دەستم چوو کاتی خۆی زۆر هەرزان بوو، زۆر ئاسان دەستم دەکەوت، حسابم بۆی نەکرد، ئەو ئۆفەرم لە دەست چوو. باش ئەسەفە داخە یا داخ نییە، دەبینی ڕەفیقەکەی تۆ بۆ منە دەدۆنمی کڕی، دەدۆنمی کڕیوە لەوانەیە دەدۆنم بە دەفتەرێک کڕی بێتی، ئێستا 200 مەتری بە 10 دەفتەر دەفرۆشێتەوە کە دەبینی ئەو گەیشتە چی و تۆش چی، هیچ، زۆر داخ دەخۆی. بەڵام ممکنە ئۆفەری ئاوا دووبارە بێتەوە لە ژیاندایە، ممکن نییە، ممکنە کاکە تۆزێ لە شار دوور دەکەومە ئەطرافی شار، ئەطرافی شار ئەمڕۆ پارە ناکە، ئێستا بیکڕە بزانە دوای 10 ساڵی تر هەمان شت دووبارە دەبێتەوە، ظاهیری والله عەلەم. کاتە ممکنە تۆ ئەو هەلە جاریشتر بۆت بگەڕێتەوە، وایە ئەو قازانجە بکەیتەوە. باش ئێمە حەقیقەتێکی تر هەیە کە هاوشێوەی ئەوەیە، بەڵام زۆر گەورەتر. ئێستا پەروەردگارمان لە ژیانی دنیا هەل و دەرفەتی زۆری پێداوین، بە سعرێکی کەم، بە هەوڵێکی کەم قازانجێکی زۆر گەورە دەکەین لەو دیو، زۆر والله سبحان اللهیەک ئەجری زۆر گەورەیە، الحمد للهیەک ئەجری زۆر گەورەیە، لا حول ولا قوة إلا باللهیەک نەخلەیەکە، دارخورمایەکە لە بەهەشت، چەند بە شتێکی کەم کەم پاداشتێکی گەورە. من صام يوما في سبيل الله باعد الله بينه وبين وجهه النار 70 خريفا. ڕۆژێک لە پێناوی خوا ڕۆژی سنت بگرە، خوای گەورە 7 پاییز یعنی 7 ساڵ لە جەهەنەم دوور دەخاتەوە. ئێستا بە ئاسان دەست دەکەوێت یان نا؟ بەڵێ وەکو زەویەکە، بەڵام دوای مردنت کە زیندوو دەبیتەوە دەبینیت ئەوانەی کە ڕۆژی سنەتیان گرت، ئەوەی کە سبحان الله والحمد لله و ذکری خوای زۆر کرد، ئەوەی کە قورئانی زۆر خوێند، ئەوەی کە عیبادەتی کرد، ئێستا سەیری کە چەندێک قازانجیان کردووە لە بەهەشتدا. بەڵام من لە دەستم چوو بەداخەوە ئەو زەویم کاتی خۆی نەکڕی، ئەو عیبادەتم کاتی خۆی نەکرد. ئێستا بۆ تۆ هەلیتر هەیە بگەڕیتەوە، وەکو کابرای دنیا کەوتی وتمان هەلێکی تر بۆ تۆ هەیە، زەوی تر بە کەڵقەی چێکە، بەڵام بۆ تۆ هەلیتر هەیە براکەم؟ نییە. ئێستا لەبەر دەستە برا، ئێستا لە ژیان داین تا نەگەیشتوینەتە ئەو دی و نەگوازراوینەتەوە، ئەو هەلانە با لە دەست خۆمان نەدەین. فمن يعمل مثقال ذرة خيرا يره، یەک مسقالە زەڕە خەیر، ڕۆژی قیامەت دەبینیتەوە و دەبینی چەندێک دڵت پێی خۆش دەبێ براکە.